کاک دکتۆر چ کەیسێک هەیە ئەگەر لە خەیاڵتان ببوومان باس بکەن زۆر سەرنجی ڕاکێشابن؟ والله زۆرە مەسەن 16 ساڵە مەسەن زۆر حاڵەتەوە بەس آخر حاڵەتم کە ئیشم کرد باشە پیرێژنێک بۆ عمری 80 ساڵ بوو 80 ساڵ بوو هینیان على عملیاتی کەم من داخلم کرد سەمامەی دڵی ئیلتیهابی کردبوو بچرابوو 2 هەفتە بووی لێ هاتبوو بۆ حالەتەکی ئەکیوت مەسەرەن حالەت حوچی حالەت تاڕیئێ بوو هات ئۆکسجینەکەی نسبەیەکەی 1975 بوو داخلمان کرد ئاو لە سینجی بوو ئاو شتەکەمان دەرینەوە ئەوانە ئیدی ئەوماندایە دەرمانی میزکردنمان زۆردایە مەسەرەن بەس هەر تەنگە نەفەس بوو و عمریشی زۆر گچکە بوو وەزنیشی زۆر کەم بوو 47 کیلۆ بوو ینی ئەو وەزنەکەمە ئەوەیە زۆر خەتەرە لەوە نەشتەرگەری دڵ وەزن مهمە مەسەرەن ئێستا زۆر کەس دەڵێ قەڵەوی بەس زەئیفیش زۆر خەتەرتر لە قەڵەویەکە هێشتا خەتەرتر ئەوی زۆر وەزنی کەمی خەتەریاتی زۆرە ماستەناوی عمری مەسەرەن گەورەبی وەزنیشی کەمبی ئەوە زۆر خەتەرە مەسەن لە بۆ نەشتەرگەری دڵ ڕێک مشکلێ ئەوە بەڕاستی واسی زۆر خراپ بوو لەگە عایلەکەی مەسەن قسەم کردە من گوتم کاکە وەزی خراپەوە لە عەمەلیاتی لاوانەیە دەرنەچی گوت دکتۆری عینس گوتم وەڵی زەحمەتە گوتم لەوەری وەزی زۆر خراپە و 150 بە 50 دانێ تا 150 زۆر کەمە ئاتەن 195 نۆتی دەین 150 بە 50 بدەی ینی دەرنەچی دەرناچی ئەو هەیە دیار نییە وەڵا على ئەساس بەیانێکی عەمەلیاتیکەین بەس وەزئی تێک چوو ساعات چاری عەسری بردم عەمەلیاتی حازرم کرد بخین سبەینەکەی ساعات 8 عەمەلیاتی کەم ڕۆژی ئەو ڕۆژی کە حازرم کرد بوو وەزئی تێک چوو ساعات تا 4 وەڵا ساعات 4 درەنگتریش بوو وابزان 5 بوو دەوروبەری ئەوە وەختی مەغریبی بوو برمە عەمەلیاتی وەڵا لە عەمەلیاتی سەمامەکەم لۆ گۆڕی نەخۆشەکە وەزی زۆر خراپ بوو یعنی هینامان عیناش دەرمانی زۆر بوو ئەو دەرمانی کە دەیدێنی ئەدریجانین و ئەوانە زۆر وەزی خراپ بوو دانیشتم لای ساعاتێک 2 ساعت دانیشتم میزی نەمابوو کە میز نامینی ئەوانە مشکلەی لاینایی چوومەوە هاتەوە ساعاتێک تەلەفۆنم کرد گوتیان دکتۆر وەڵی وەزی خراپە میش هەندێک تعلیماتم دانی تعلیمات شتم دانی ئەوانە نانم نەخوارد ساعات تقریبا 11 بوو وەڵا دانیشتم ساعاتێک تەلەفۆنیا کرد ئەوان ئەم هەر چاوەڕێم گوتیان بڵێ نەمایەوە شتانەوە ئەویدی ساعاتێک تەلەفۆنی گوتیان تۆر ئەلحەمدوللا نەخۆشەکە و زەختی باش بوو و میز دەستی پێ کردەوە و وەزئی باشەوە ئەلحەمدوللا وەڵا دەوروبەری ساعات 4 و سۆندەکەشمان لابرد ئەلحەمدوللا وەزئی باش بوو ئەوە ئاخر نەخۆش بوو کە ئەوە ینی ئەو حاڵەتانەوە لە بێ هیواییەوە ینی کە پێش ئەمەلیاتی 150 بوو کە لە ئەمەلیاتی دەرچوو هیچ نەما 150 نەما زۆر بێ هیوای هەلەکە ئایلەکەی قسەم کرد گوتم لەوانەیە 2-3 ساعت کە بژیوەر ئەوەندەیە لەسەر تەنەفوس نایوانە بەس ئەلحەمدوللا دوای زۆر باش بوو لە خوای بەزیاد بی و مازی خوای بوو ئێستا کاک دکتۆر زۆر دڵتان پێخۆش بووە ئەرێ وەڵا ئاوچی دەیبینەوە قەناعەت ناکەم ئەم جارێکەمایە ئارێ وەڵا یەکسەر مەسەرەن یەکسەر مەسەرەن مودت دەگۆڕێ یەکسەر مەسەرەن تەبیعەتت لە خواردنێ دەبیتەوە مودت دەگۆڕێ شتەکان هەمووی دەگۆڕێ بە کاملی وایە میهرەبانی دڵسۆزی و لێزانی